گفتگۆی زیاتر لەگەڵ میوانێکی دیکە دەکەین. دکتۆر ساوێل مۆنتیس لێکۆڵەر لە دامەزراوەی گۆڵد بۆ استراتیژی نێونەتەوەی لە فلۆریدای ئەمریکا لەگەڵمانە. دکتۆر ساوەل زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. چی دەخوێننەوە لەم هێرشەی سەرکێڵگەی گازی کۆرمۆر لە هەرێمی کوردستان؟ بەیانیتان باشیان ئێوارەتان باش، هەمیشە خۆشحاڵم لەگەڵتان بم. من دڵگرانم بەو هەلومەرزەی هاتووەتە پێش بە دڵنیاییەوە هێرشێکی دژمنکارانەیە، وەحشیگەرانەیە. تا ڕادەیەک دڵخۆشم کە ژمارەی قوربانیان زۆر نەبووە، بەڵام بە دڵنیاییەوە ئەمە هێرشێکی گەورەیە و لێکەوتەی زۆری لەسەر هەرێمی کوردستان هەبوو، وای کردووە کارەبای نەبێت و زۆر ناڕەحەتی دیکە دروست بکات. ئەمە بە دڵنیاییەوەکو گوتم هێرشێکی وەحشیگەرانەیە و جۆرێکە کە پێویستی بە وەڵامێکی خێرا هەیە. ئێمە لێبوردە بووینە بۆ ماوەیەکی زۆر، بۆیەش کارتێکەرە خراپەکان زۆرینەیە کە لەلایەن ئێرانەوە پشتیوانیان لێکراوە. ئەمە هەموو شوێنی پەنجەی میلیشیاکانی نێو عێراقی پێوەیە کە لەلایەن ئێرانەوە پشتیوانی دەکرێن، وەکو گروپێکی وەک کەتای حەزبوڵڵا. ئێستا کاتی ئەوەیە وەڵامێکمان هەبێ تا کۆنتترۆل بکرێت، دوای ئەوەی لێکۆڵینەوەکان کۆتاییان دێت. لەو بڕواایەدا ئەمریکاش ئاواتە خوازە کە ئەمانە کە خۆیان خراونەتە لیستی تیرۆرەوە، ئەمەش کە ئەوڕۆ ڕوویداوە وەڵامێکی وردو درشتی بۆ نەبێت کە خەڵک پێشتر باسی کردووە. لەو بڕواایەدام پێویستە هێرشێک بکرێ بەڕادەیەک وێرانکەر بێ کۆتاییان پێبێ. دکتۆر لە قسەکانی جەنابت و میوانەکانی دیکەی پێش تۆژەوە تێگەیشتم کە هەرێمی کوردستان باجی ئەو پەیوەندی و هاوبەشیە باشەی دەدات کە لەگەڵ ئەمریکا هەیەی لە ناوچەکە. بەڵێ بەڵێ جێگای داخە کە بەم شێوەیە. ئەگەرێک هەیە کە کێشەیەکی گەورەتر لەمەدا هەبێت و ئەم هێرشە تا چەند لە دژی هەرێمی کوردستانە لە دژی تەواوی عێراقیشە. وەک دەزانین من بەم دوایانە قسەم لەگەڵ ئێوە دەکرد سەبارەت بە هەڵبژاردن کە ئێستا دەیانەوەی حکوومەت پێک بهێنن، ئەدەکرێت ئەمە بەکار بهێنرێت وەکو هەڕەشەیەک لەسەر بەغدا. ئەگەر کە بە بەغدا دەڵێت زۆر بەلاڕێدا نەچێت، ئەگەر نا ئەم جۆرە هێرشانە ڕوودەن نازانین چۆنە، بەڵام وەک ئەوەی دیارە هێرشە بۆ سەر خۆشگوزەرانی هەرێمی کوردستان، چونکە نزیکترینە لە ئەمریکا. بۆیە لەو بڕواایەدام پێویستە ئەمریکا یارمەتی هەرمی کوردستان بدات لە وەڵامدانەوەی ئەو هەڕەشانە و ئەوەی پێویستە بۆی دابی بکات تا ڕێگری لە هێرشی درۆنی بکات بۆ سەر ژێرخان و بە دیاریکراوی دامەزراوەکانی وزە. کاتاتەوێت بڵێ ئەم هێرشە ینی کێشەیەکی نێوخۆیی ماڵە گەورەکەی عێراق نییە لەگەڵ هەرێمی کوردستان، بەڵکو دەرەکیە. بەدڵنیاییەوە من ئەمە نابینم، بەڵکو شتێک نابینم ماوەیەکی زۆر نەمبینی بێ. هەڕەشەکە ناوخۆی نییە، بەڵکو ئەوەی دەیبینم ئەو میلیشیایانن کە پشتیوانیان کراوە لایەن ئێرانەوە چەندین جار بە درۆن هێرشیان کردوێتە سەر دامەزراوەکانی هەرێمی کوردستان و بۆ سەر بنکەکانی ئەمریکاش لە چەند ساڵی ڕابردوودا. ئەمەش بۆ من دروستکردنی هەلومەرجێکی نوێە، وەک دیارە ئێستا هێرشەکە زۆر ڕوون و ئاشکرایە چۆن کراوە. هەلومەرجێکی نوێ چۆن نەتوانی ئەوم بۆ ڕوون بکەیتەوە؟ زۆرە هەلومەرجێک جەنابەت وتت ئەمە هەلومەرجێکی نوێیە. من بەڵێ
نەخێر من مەبەستم جیاواز بووە مەبەستم ئەوە بووە هیچ هۆکارێک نییە هیچ هۆکارێک نییە کە هەلومەرجی نوێ سیر بکرێت لە کاتێکدا هەموو یاریزانەکان کە ژمارەیان دیارە زۆر لەگەڵ یەکدی دەگونجێن وەکو گوتم ئەمە شوێن پەنجەی میلیشیاکانی لەسرە کە لە عێراقدان بەلەبەر چاوگرتنی دوایین پێشهاتەکان لە لوبنان و دۆخی سووریا ینی چی دەخوێننەوە لەوەی کە ئەم هێرشە دەکرێتە سەر هەرێمی کوردستان پێتان وایە چ پەیامێکی لە پشتەوەیە بۆ هەرێمی کوردستان بەڵێ بەدڵنیاییەوە هەروەک گوتم وا دیارە کە دەکرێت ئەمە هێرشێک بێ بۆ سەر هەرێمی کوردستان و دەکرێت هێرش بێ بۆ سەر عێراقیش وەک هەڕەشەیەک بۆ ئەوەی چی ڕوودەدات ئەگەر حکوومەت پێک بهێنرێت و بەلاڕێدا بچێت و لە ئێران دوور بکەوێتەوە لە بڕایدانیم ئەمە پەیوەندی بە و دۆخەی لوبنان و سووریاوە هەبێت بەڵام بەدڵنیاییەوە ئێمە زانیاریەکی سنووردارمان هەیە تا ئێستا باشە هەڵبژاردن کۆتایی هات هەڵبژاردنێکی سەرکەوتوو بوو لە عێراق و ئێستا لایەنەکان لە نێوان خۆیاندا چ شیعە چ سوننە چ کورد لە هەوڵی گفتوگۆدان بۆ پێکێنانی حکوومەتی نوێ ئەم هێرشە کاریگەری دەبێت لەسەر پێکێنانی حکوومەتی نوێ عێراق بڵێ ئەمەیە بابەتەکە پێکهێنانی حکوومەتی نوێ لەوانەیە دەسەڵاتی عێراق بەسەر کاروباری خۆی جێگیر بکاتەوە و لە ئێران دوور بکەوێتەوە ئەمە شتێکە کە ئێران لەگەڵ ئەمەدانیە ڕووبدات و ئەمە هەرچەند سیر بێت چوە لە ئێران بکات دەسەڵاتی شیعە لە بەغدانە نەمێنێت نەخێر ناوێت زۆر لی دوور بکەوێتەوە باشە گروپە چەکدارەکان کە ئەمریکا زۆر جەخت لەوە دەکەنەوە ڕژدە لەسەرەوەی کە دەبێت چەک دابنێن بوونی گروپە چەکدارەکان لە عێراق تا چەند ڕێگە خۆشکەر دەبێت بۆی کە هێرشی لەم جۆرە بەردەوام بێت و ناسەقامگیری لە عێراق بەردەوام بێت تا ئەو کاتەی بەرەی ئێران بمێنێت لە نێو خاکی عێراقدا و دەیان ڕێکخراوی تیرۆریستیمان هەیە کە شەشیان لە ڕاستیدا لەلایەن ئەمریکاوە خراونەتە لیستی تیرۆرەوە بەبێ هیچ لێپرسینەوەیەک جموجۆڵیان هەیە تاوە بەردەوام بێت ئەم هێرشانەش بەردەوام دەبێت ئەمە کێشەیەکە کە چەندین ساڵە ماوەتەوە چەندین ساڵە لە کۆنتترۆل دەرچووە دەبێ ئەمە چارەسەر بکرێت هەر بەهۆی ئەمەشەوە هیچ شتێکی زۆر نییە هیچ شتێک نییە بەرچاو بێت هەولێر لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە بتوانێت بیکە بۆیە بەغدا دەبێ ئەم ئەرکە بخاتە سەر ئەستۆی خۆی یەکێک لە کارەکانی ئەوەی بەغدا پێویستە بیکات بریتە لەوەی سوپای عێراق لەو گروپە چەکدارانە پاک بکاتەوە و ئەم گروپە چەکدارانە دوور بخاتەوە تا ئەو کاتێ ڕێگەیان پێ بدرێت جموجۆڵ و چالەکیان هەبێت لە نێو خاکی عێراق بەردەوام دەبن لە هێرشکردنە سەر ئەوانەی کە بە چاوی ئێران وەکو دژمنێک سیر دەکرێن بۆیە ئەمە هیچ چارەسەرێکی نابێت بەڵام لەگەڵ ئەمەدام پێویستە ئەمریکا پشتیوانیەکی زیاتر بۆ هەولێر دابین بکات بە دیاریکراوی بۆ هەرێمی کوردستان دابین بکات بۆ ئەوەی بتوانێت بەرگری لە خۆی بکە ئەم هێرشە درۆنیانە مەحاڵ نییە دژیان بوەستیەوە و تێکیان بشکێنی لە ڕاستیدا ئەم درۆنانە زۆرینیان لە نەوخاکی عێراقەوە هەڵدەدرێن هەندێک جار موشکی بالستی ئاراستە دەکرێت لە دەرەوە بەڵام ئەو درۆنانە لە نێوخاکی عێراقەوە هەڵدەدرێت بۆی ئەمە زۆر ئەستەم نییە ئەو هێرشبەرانە بدۆزینەوە و ڕێگری لەو هێرشانە بکەین کە وەک ئەمڕۆ ڕوویاندا
ئەستەمنیە بۆ ئەمریکا یان بۆ هەرێمی کوردستان یان بۆ عێراق؟ ئەس مەحاڵ نییە ئەستەم نییە بۆ ئەمریکا و بە هەمان شێوە نابێ بۆ هەرێمی کوردستانیش مەحاڵ بێ ئەگەر کەرستە و چەکی گونجاویان پێ بدرێت لە ڕاستی من بەو شێوەیە سەیری دەکەم کە لە عێراق تا ڕادەیەک سەخت بێ ئەمە ڕوودا چونکە لە عێراق زۆر گروپی چەکداری هەن ئەوانیش زۆر دوورن لەوەی کە بیریش لەم کارە بکەینەوە بەڵام دەبێت ئەم کارە بکرێ و فشارێکی زۆر بخرێتە سەر بەغدا بە دڵنیاییەوە ڕووداوی دیکە کە لە دەرەوەی عێراق ڕوودەدەن دەکرێت دەکرێت سیر بکەین کە فشار لەسەر ئێران بەردەوام بۆ لە ڕێ ئەوانەوە ئەگەر سەرکەوتوو بێ ئێران ناتوانێت چیتر پشتیوانی لەو گروپانە بکە کە لە دەرەوەی سنووریدا. باست لە پشتیوانی ئەمریکا کرد لە دوام هێرشانە بۆ هەرێمی کوردستان پێشبینی و پشتیوانیە گەورەی ئەمریکا دەکەنی دی ببینین لە هەرێمی کوردستان؟ زۆرینەی ئێمە گفتوگۆ لەسەر ئەو بابەتە دەکەین بەڵام دەبینین ئەگەر بتوانین ئەمە بەدەست بهێنین یاننا. چاوەڕێ دەکەن هەڵوێستی ئەمریکا چی بێت لە دوایەم هێرشانە؟ من پێشبینی دەکەم کە ئەوان هاوسۆزی دەربڕن چەندین وشە دەربڕن لەلایەن کۆشکی سپیەوە وەزارەتی دەرەوە و هێرشانە بە سەختی سەرکۆنە بکرێن و فشارێکی زۆریش لە ژێر مێزدا بسەپێنرێن بەڵام سەختە بەهۆی چەندین هۆکاری سیاسیەوە لە ئەمریکا ئەم کارە بکەن چونکە بۆی وەڵامێکی سەربازی گەورەیان هەبێت ئەمە سەخت ئەمە ڕوودا لە کاتێکدا من دەمەوێت ئەمە ڕوو بدا و ئەو هێزانەی لە بنکەکانی ئەمریکا جێگیر کراون لە هەولێر و لە هەرێمی کوردستان وەڵامی ئەو هێرشانە بدەنەوە. دکتۆر ساول مۆنتس لە کۆلەر لە دامەزراوەی گۆڵد بۆ استراتیژی نێونەتەوەی لە فلۆریدای ئەمریکا زۆر سپاس کە لەگەڵمان بووی دەستخۆش.